گرێبەستێکی نایاسایی حکوومەتی هەرێم ئاشکرا دەکرێت بەپێی گرێبەستەکە پشکنین و کوالیتی کۆنتڕۆڵی سەرجەم خاڵە سنووریەکان دراوە بە دوو کۆمپانیای سەر بە یەکێتی و پارتی بەپێی زانیاریەکان کۆمپانیاکان هیچ پسپۆڕەیەکیان لەو بارەدا نییە و گرێبەستەکەش نەخراوەتە تەندەرینەوە سەرەڕای ئەوانەش کۆمپانیاکان بینا و تاقیگە و کارمەندی حکوومەت بەکاردێنن بۆ پشکنینەکان هاوکات بەڕێوەبەرانی کۆمپانیاکانیش کەسانی بەرپرسن لە خاڵە سنووریەکاندا نرخی مەواد بەرزەکاتەوە چکە کۆمپانیاکەی حیزب نرخی فەحس و نرخی وەرگرتنی نمونەی بەرز کردوێتەوە زەربەی ڕاستەوخۆ لە تەندروستی ئینسانەدا لەسەر کۆمەڵی ئاس ئیشەکەین لەگەڵ پارێزگای سلێمانی ئیشەکەین لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانیا من هەفتەیە لەمەوە پێش دەستم کردۆ بە ڕاگررتنی ئەم خەتەرە لەگەڵ داواکاری گشتی سلێمانیە ئەچم بۆ لایەن و هینەکانیان ئێمێ وەسیقەکانیان ئێمێ لە بەغاش ئەم بە هەیئەی نەزاها ئەم بە لیژنەی نەزاها ئەم بە لیژنەی مالیە ئەم بە هی قانونی ئەم بە ئیستیسمار و اقتصادیش بەپێی ئەو بەڵگانەی کاخراونەتە ڕوو لەگەڵ دەست بەکاربوونی ئەو دوو کۆمپانیایە نرخی پشکنین بۆ هەر مادەیەک لە خاڵە سنووریەکاندا لە سەدا 300 بەرز کراوەتەوە بە شێوەیەک پێشتر لە بەرامبەر پشکنینی تانکەرێک بنزیندا 30,000 دینار وەرگیراوە بەڵام لە ئێستادا دوو کۆمپانیاکە نرخەکەیان بۆ 100,000 دینار بەرز کردوێتەوە هاوکات سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت ئەوە گەندەڵیەکی ڕێکخراوی حکوومەتە کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی سەرجەم کاڵاکان لە بازاردا کە خەڵک ژیانی خراپە موچە نییە لە بریەوەی داهاتی وڵات زیاد کرێت بارگرانی لەسەڵ خەڵک کەم بکەیتەوە داهاتەکاتی وڵاتیش بدەیت بە کۆمپانیای حزب و بنزین و سوتەمەنی و خۆراک و پێداویستی بە ناوی کەشف و نەقڵبەڕی و سۆنەر و چەندین ناوی جیاواز و کۆمپانیای حزبیان داناوە هیچ کارێک ناکەن کابینەیەکە مۆرێکی لێدەن و ملیارات دۆلاری ملیۆنان دۆلاری ئەم وڵاتە مانگانە بۆ خۆیانە بن بۆیە ئێمە ئەمە بە کتابی ڕسمی ڕەوانەی حکوومەتەکەین ڕەوانەی داواکاری گشتیەکەین ئەوەی پەیوەندی بە باشماخە ڕەوانەی مەحافەزەی سلێمانیشەکەین با بڕوای ئەندامانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجامدانی ئەو گرێبەستە تەنها ئیش دۆزینەوەیە بۆ کۆمپانیاکانی یەکێتی و پارتی چونکە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە بەو پێی ئەو حیزبانە خۆیان سوتەمەنی و خۆراک و دەرمان و سەرجەم کاڵا بازرگانیەکانی دیکە هاوردە دەکەن و هەرخۆشیان پشکنینی بۆ دەکەن ئەوەش ڕاستەوخۆ تەندروستی هاوڵاتیان دەخاتە مەترسیەوە هەر بۆیە بۆ وەستاندنی ئەو گرێبەستەش ڕای دەگەێنن داوای یاسایی لە دادگا و داواکاری گشتی لە دژی حکوومەتی هەرێم تۆمار دەکەن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.